ئەمە شەقامێکە تقریبا کاتژمێرێکە بێم شەقامەیان گرتووە بەڵام ئەم شەقامەیان کە گرتووە خۆتانە ئەبینن قیرەکە هەڵەیەنە یعنی ئەم قیرە بە چەند سانتیمێ هەڵەکەرن هەر لە ماوەی چەند سەعاتێکە و دوای ئەوە هەر لە ماوەی چەند دەقەیەکە یعنی دوای ئەوەی کە هەڵیان کەنووە یەکسەر گیرتاویەکە یعنی ئیشی ئێرە زۆر زۆر سەریع و زۆر زۆر باشە زۆر زۆر سەریعە زۆر زۆر خێرایە باش چەند ڕۆژێکی خێرا بۆ یاخیەکەن هەردەکە خەتی پێیەکەن چەند شتێکی جوان و پرۆفیشناڵە شتێکی زۆر مەزبوطە یعنی ئیشی ئەم وڵاتە ئاوا سەریعە ئاوا خێرایە هەر چەند دەقەیە ئیشەکە ئاکەنەوە و بەپەلە گیرتاویەکەن سێرە و کارمەندانەکە چەند بە دڵسۆزیەوە ئەڵەی بۆ خۆیان یەکەن ئەو ئیشە خێرا تەواوەکەن یەک لای نیشان گرتووە یەک شوێنیان گرتووە سیارە دێت و سیارە ئەبووە یەک شوێنیان گرتووە بۆ ئەوەی زۆر قەرەباڵغی دروست نەبێ و شوێن شادەکە بلۆک نەبێ هەنێ ئەو ئیشەوە بە دڵسۆزیەکەن ڕستەکەی بۆ خۆیان یەکەن بۆ ماڵەکەی خۆیان یەکەن یعنی من خۆم وەکو خۆم تامەزۆم چ ئیشکەم لەگەڵیانە ئەمەنە بە دڵسۆزی ئیشەکەن هەرێک لەلایەکەوە ئیشی خۆی ئەزانێ خەریکی ئیشە بۆیە دڵسۆزیە لە ئیشاوا ئەکا بەردەوامی لە ئیشا بەردەوامی لە خزمەتکردن هەنی پێکوێدانە هیچ شتێ بۆیە ئومێدەوارم وڵاتەکەی خۆشمان ئاوای لێبێ زۆر بە پەلە زۆر بە سەریعی ئەم نیشانە بکرێ بۆیە پێم خۆش بوو لە کەناڵی بیکەیفەوەم پەیامە بگەێنم کە شارەوانی ئەم وڵاتە کانسڵی ئەم وڵاتە چەند بە پەلە ئیشەکان ڕوا بکەمە لە ماوەی چەند سەعاتێکایە لەوانەیە چەند لە خوارەوە خەریکی قیتاڵ سەیریکەوە ئەوانەیە کردنەوە لە خوارەوە یعنی ئەمە دڵسۆزیە بۆ ئیش پەلەکردن لە ئیشا ئیشێکی جوان خێرا ئومێدەوارم هەمومان بۆ ڕۆحێت و دڵەوە ئیشکەین کە خزمەت بێ بە وڵاتەکەی خۆمان لە هەر جەیەک بێ بەڕاستی بۆ یەکەم ئەمانە ئەبینم یعنی بیر لەواکەمەوە خۆزگە وڵاتەکەی ئەمەش ئاوا ئیشەکانیان جوانترە بوو یعنی سێری ئەو قیرەکە وەڵاهی شتێکی زۆر زۆر جوانە زۆر یعنی بەفر لێدا سەرما لێدا کە سەرمایان وڵاتە چەند عەرزەکە هەڵەکەرێن چەند عەرزەکە خراپەکە بەڵام وان نییە لە وڵاتی ئەمە وان نییە بەڵام قیری ئەم وڵاتە هیچی لێ نایێت ئەوەش گرنگی خۆی هەیە بەڕاستی لە خۆشیابن و لە کەناڵی بیکەیفەوە لەگەڵتانین بۆ هەر ڕووماڵکردنێک و دەستی هەموولایە خۆ ئۆگەی بینن ئێستا حالیان سارە بەسەر قیرە هەڕواکە کردیان کەناڵی بیکەیفەوە لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی بیکەیفەوە